سوپاس دکتۆر بۆ قسەکانت. من دوو پرسیارم هەیە. پرسیارێکیان پەروەردەکردن پەیوەندی هەیە بەوەی کە ئایا کەسەکە گەشتبین بێ یان ڕەشبین بێ. پرسیاری دووەمیشم ئەوەیە هەنێک کەسە بینین لە ڕێگەوبانەکان لەبەر خۆیانەوە یان قسە ئەکەن یان پێ ئەەکەنن ئایا ئەمە نەخۆشی دەرونی هەژمارەکرێ یاخۆت ئەمە چیە ڕوونکردنەوەمان بیتە. سوپاس دەکەم. سوپاس مامۆستا شارەجان. وەڵا بەنسبەت پرسیاری یەکەمەوە ئایا جۆری پەروەردە پەیوەندی هەیە؟ بەڵێ لە 100%. یعنی کاتێک باوک گەشتبی نەبێ، کاتێک باوک قسەی خۆشەکات، کاتێک باوک لە ماڵەوانێ دائیمەن بە دوای خاڵە بەهێزەکانی مناڵەکانی ئەگەڕێ، بێگومان مناڵەکانی لە داهاتوە ئەو کۆبی دەکەنەوە. چکە لەوە فێرە بێمە تیۆرێکمانە تیۆری لاساییکردنەوە. یعنی کاتێم باوکی من دایمەن دڵخۆشە، دایمەن گەشتبینە، دایمەن باسی شتی خۆشەکە، باسی ڕەشبینی ناکات و باسی نەوت بڕان ناکات و باسیەوە ناکات موچا بێ و لە برسا ئەمرین و ئەوا بێ ئەوا بێ، دایمەن مناڵەکانیان گەشتبینە بن. بەڵام بەداخەوەندێ دایک و باوکێ دایمەن ڕەشبین خۆ زۆریشان هەیە. بەڵام ئەڵێ وەڵی ئەمرین لە برسا، تۆ بڵێ مەعاش بمێنێ، تۆ بڵێ دنیا ئاخر نەبێ، کورە گرانیە، کورە پیا و پیاوە خوا نازانم قسانە، دایمەن ترس و قەلە، مناڵەکانیشی تووشی ترس و قەلەقە بن، ڕەشبینە بن. وەی گەشتبینی چییە؟ یعنی پێشبینی شتی خێرکەی. خۆ هەر ئەوەش باشە بڕواو هەبێت توێژینەوەکان ئەڵێن بەڕێزان لە 99 ئەوەی کە ئێمە لێ ترسی نایەتە دی، لە 99 یعنی لە 100 شتە ترسی 99 نایەتە دی، لیچێکی لەوانەیە بێتە دی. ئێمە معقولە بۆ یەکێک قوربانی بین بە 99؟ بەڵێ جۆری پەروەردە گرنگی زۆری هەیە. بۆیە دائیمەن و دایک و باوکانی کە گەشتبینن گرنگی بە خاڵە بەهێزەکان و خۆشەویستی هەیە لە نێوانیانە هەیە. ڕێزی مناڵەکانیان ئەگرن، سوکایەتیان پێ ناکەن، خۆشەویستیان نێنێ، لە ناو ماڵە شەڕ و ئاژاوە نیە، دایمەن مناڵەکانیان گەشتبینە بن، دایمەن بە دوای خاڵی بەهێزێکی یاگەڕن، دایمەن بە دوای خۆشی یاگەڕن. بەڵام پێشەوانەکەشی ڕاستە. بەنسبەت پرسیاری دووەمەوانەیە ئەوانەی بە ڕێگای ئەڕۆنیا لە شوێنێکا دانیشتون لە خۆیانەوە پێەکەنن، ئەمە دوو بۆچوون هەیە، دوو لێکدانەوەی زانستەیە. یەکێکیان هەندێک کەسێ شتێکی بیرەکەوێتەوە، قسەیەکی خۆش. هەر جاری وایە تۆ قسەیەکی خۆشە بیرەکەوێتەوە، بە شوێنێکا ڕۆی نوکتەیەکی بیرەکەوێتەوە، شتێکی خۆش بیرکردنەوەیکی خۆشە هەیە، ئەمە واولیەکە. زۆر کەسێ بە ڕێگای ئەڕوا قسە ئاکات. ئەم قسەکردنەی علاقەی بە چیەوە هەیە؟ علاقەی بە بیرکردنەوەی مرۆڤەکانەوە هەیە. مامۆستاگیان کە ئێمە بیرەکەینەوە لە ڕێگەی زمانەوە بیرەکەینەوە، لوغە کەلیمات. ئێستا تۆ بیرکردە بڵێ واکەم واکەم لە مێشکی خۆتا، هەر بێ کەلیمات بەکاربێنی، ژنان ناتوانانی بیرکەیتەوە. چ قاڵبەکەی نەقڵکردنی فکرەکانمان لە ڕێگەی زمانەوە هەیە. اینجا ئێمە بێدەنگ بیرەکەینەوە. هەندێک کەس هەندێک کەسێ مناڵ و هەندێک کەسی تر ناتوانێت بێدەنگ بیرکاتەوە، کە بیرەکاتەوە قسەکانی دەنگی، یعنی با بڵین جۆمان لێ کەسانی چواردەور. بەڵام هەندێک حاڵەتی پێکەنینیشەیە، هەندێک نەخۆشیمان هەیە، سەر نەخۆشیەکە نەخۆشیێکی دەرونی با بڵێن ئەوەی پێڵێن هەوەس، تووشی هەوەس بووە. ئیتر ئەو بەشانەی کە مەسئولە لە مێشک بەهۆی تێکچوونی هۆرمۆناتەکان و تێکچوونی وەزیفەی هەندێک لە بەشکانی مێشکەوە، ئەو کەسە لە دەسەڵاتی خۆیان هێر پێەکەنێ. جا هەندێکیان نەخۆشیە، بەڵێ هەندێکیان حاڵەتێکی ئاسایی بیرکردنەوەی زۆر سوپاس